تماشاکە شتێکم زگم بە خۆ دەست پێێتەوە ئەخلو هەندە کەسەیە چەند برا دامەزرا لە مەسفای لە مەعمەشیشی گورە بە قورحان چاردەورم هەموو دامەزرا بەس کوڕەکەی وەرناگرن. بەڵێ ئەمە دەبینن گردبوونەوەی دانیشتوانی گوندی کەورگۆس کە لە دژی ئەوەی کە کاگرەکانی ئەم ناوچەیە گەنجەکانیان دانامەزرێن و هاتوونە ڕێگای سەرەکی کەورگۆسی خەبات کەورگۆسێک ئیفرازیان گرتووە و بە هیچ شێوێک نایڵن کەس هات و چۆ بکاتن. کاکەجان کێشەتان چییە؟ کێشەیمە لەسەر دامەزراندنە کەس دانامەزرێتن تەماشا دەکەین گوندەشی گوندی کەورگۆسی یعنی گەورەترین گوندە لە منطقەی بەڕانەتی سەر بە ناحیەی کەورگۆس و قەزای خەبات. تەماشا دەکەین یعنی نزیکەی 400 مال دەبیتن هەموو یعنی وەچی گەنجێک داوای حەقی خۆمان دەکەین داوای دامەزراندن دەکەین کاکە ئەمن وەچی خۆم خەریجی کولیەی ئاداب ئینگلیزیمە کاکە دانەمەزرایمە کاکە مشکلی نییە دامنەمازرێنی پارە نیە لەوانێ وەزعەکە ئەوبی کاکە بە عەمەلاتی لەو معاملانە وەلمگرا بە عەمەلاتیش ئیش دەکەم کاکە وەلمگرا. یعنی هیچ لۆ گەنجەکان نەکرایە گەنجەشی زۆر لەوانێ 250 300 گەنجی تێدابی ئەو گوندێ یعنی بێ ئیشە ساحب ژن و مالومدا دینار نەبی کاکە مشۆش بە کابرا مالومداری هەیە پارە دەوای پارەی لێ دەکەن نیتی مەجبورە بێتە سەرەوە ئەدی چیوە بچیتە بچی دزی بکە بچی زەلام بکوژیتن و پارە دەکرێتن ی مەجبورە بێتە سەر و زادەی حەقی خۆی داوا بکە. شەمانەوەی کاکە ئەم کوڕەکەم لێم وەرگن بە قورعان عەزم لێ کوڕەکەم بەچکە چی شێوی بە قورعان تەماشاکە شتێکم زگم بە خۆ دەست پێێتەوە ئەخلو هەندە کەسەیە چەند برا دامەزرا لە مەسفای لە مەعمەشیشی گورە بە قورعان چاردەورم هەموو دامەزرا بەس کوڕەکەی وەرناگرن کتابیشی لۆ کردی مەمەدینایە العەلەکەن زومەکەم مەعمەشیشی گوتم عەزم لێ گەورەکەتان بینم گوتی هیچ خەم نەبی کتابەکەی لۆ من بردە ژۆرێ هەو کەس دوابی نەدامەوە مقابلەشی لەگەڵ کوڕەکەم کرد ئەمن بە قورعان داواکاری کوڕەکەم دامەزرێن خێریان دەگاتێ ساعت 6 دەڕوا 6 دێتەوە ئی باشە ئەمن لێرانە مەعمەشیشێ مەسفای کوڕەکەی من لۆ بچی لەو لێرە عەمەلاتی بکە ئێلۆ خەرک دێتن عارەب و کورە نازانم هیچ قەومەک نما لێرە ئیشێنەکە لۆ ئەمن لێرە ئیشم نەبی ئێمەش فەقیر فەقەراتی ئەو کەورگۆزکەینەوە نییە لۆ تۆز و خۆرەکە لۆ مەبێ لۆ لەبەر چ